مامۆستایان و خوێندکارانی خۆشەویست لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەم کاتتان باش. من جەمال کاگورا بەڕێوەبەری تەکنۆلۆژیای زانیاری و ئامار لە زانکۆ لەگەڵ هاوکارم هەردوو بەڕێزان مامۆستا ئاودێر ئەحمەد و هەروەها مامۆستا میران سەعید هەڵەسین بە ئامادەکردنی چەند ڤیدیۆیەکی فێرکاری خوێندنی ئەلکترۆنی بۆ ئێوەی خۆشەویست مامۆستایان و خوێندکاران. سەرەتا بۆ بەکارهێنانی هەر خزمەتگوزاریەکی ئەلکترۆنی مامۆستا بیت بەڕێزێتی یا خوێندکار پێویستە ڕاستەوخۆ بێتە ناو ماڵپەڕی فەرمی سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی spu.edu.iq. ئەگەر بین تابی گوگڵ بکەینەوە پێیجی گوگڵ وە داخڵی سایتی زانکۆ دەبین spu.edu ببورن spu.edu.iq. لەگەڵکردنەوەی ماڵپەڕی فەرمی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە بەشی سەرەوە تابی سەرەوە ئەو خزمەتگوزاریانە ئەبینین کە زانکۆ ئامادەی کردووە، وەکو بەکارهێنانی ئیمەیلی زانکۆیی، گوگڵ درایڤ، کلاسڕوم، ڤیدیۆ کۆنفرانس. بۆ نمونە مامۆستا ئەگەر مەبەستی بێتە ناو ئیمەیلە زانکۆیەکەیەوە پێویستە لە ڕێگەی تابی ئیمەیلەوە کردە لە ئیمەیلەکەین ڕاستەوخۆ پەیجی گوگڵمان بۆ ئەکاتەوە gmail.com. ئەگەر تێبینی بکەین لێرەدا پێشتر من ئیمەیلەکەم داخڵ کرد بوو بۆی ڕاستەوخۆ هاتە ناو ئیمەیلەوە و لێرەوە ئەتوانین ئیمەیلەکانی خۆمان ببینین پێشتر ئەگەر چەند ئیمەیلی کەشمان داخڵ کرد بێ. بۆ نمونە لێرە من پێشتر یەک دوو ئیمەیلی کەشم داخڵ کردووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ لاپەڕی سەرەکی سایتی زانکۆ خزمەتگوزاری کلاسڕوممان هەیە و هەروەها ڤیدیۆ کۆنفرانس. سەرەتا کلاسڕوم بۆ ئەوەی خوێندکار یا مامۆستا بێتە ناو کلاسڕومەکەی خۆیەوە ئەتوانێت کردە لە تابی کلاسڕوم بکە. لێرەدا هەموو ئەو کلاسڕومانەی هەموو ئەو لێستانە ئەو کلاسانەی کە پێشتر ئێمە ئامادەمان کردوون لە پێیجێکی تایبەت بە classroom.google.com ئەکرێتەوە و ڤیدیۆیەکی تایبەت بە فێرکردنی کلاسڕوم لەلایەن مامۆستا میران دواتر پێشکەش دەکرێت. و هەروەها ڤیدیۆ کۆنفرانس کە ئەمەش تایبەتە بە مامۆستایان و هەروەها خوێندکارانیش بە هەمان شێوە. مامۆستای بەڕێز ئەتوانێت لێرەوە لەم تابی meet.google.com کە لێرە پێشتر ئاماژەمان پێکرد ڤیدیۆ کۆنفرانس ئەتوانێت خوێندکارەکانی ئادکا و بیان بینێت. ئەمیش بە ڤیدیۆیەکی تایبەت لەلایەن مامۆستا ئاودێرەوە پێشکەش ئەکرێت. زۆر سوپاس.